بە ئامادەبوونی زیاتر لە 8,000 کەس تاقیکردنەوەی 63 فەرموودەی پێغەمبەری خودا سەلی الله عەلەیه وسەلەم لە شاری هەولێر بەڕێوەچوو. بەشداربووانی پرۆژەکە باز لەوە دەکەن ئامانج لە بەشداریکردن لە پرۆژەکە خۆشەویستیە بۆ ئیسلام و پێغەمبەرەکەی سەلی الله عەلەیه وسەلەم. ماشەڵڵا خوای گەورە بۆ تاقی کردوویەوە کە نابینایی. سپاس بۆ ئەڵڵا سوبحانە وتەعالە. چۆنە بەشداری لەم تاقیکردنەوە کردووە، چۆن لەبەرت کردووە فەرموودەکان؟ بەخوای ئیتر بەخوا خێری مسلمانێکی بنووسی لێ کردمە دەنگ ئەم چەند جارێک جێم گرتیەوە ئینشاءالله گەر خوای گەورە ئیزنم بدا بەسەرکەوتووی یعنی لە خۆم ڕادەبین بەسەرکەوتووی جێبەجێکەم ئینشاءالله. لەوانەیە بەدەیان جار بە سەدان جار جەم لەو فەرمودانە بووە بەس کە دەمخین باوەڕ بکە هە لە مابی ئێستا جێم لێ بوو، یعنی ئەوەندە بەچێش بوو، ئەوەندە بەتام بوو، ئەوەندە لام شیرن بوو بەڕاستی. ڕۆژانە یعنی زۆر لێ دەخوێن لەبەروی هەر ئەو ماوەی زانیم لە برادێرێکمەوە زانیم کەلۆی ناردم. فەرمودەکان زۆر ئاسانن بێت و زۆر سوودبەخشیشن، ینی هەندێکیان تا ئێستا جێم لێ نەبووبوون بەڵام ئەنی ئاسانیش بوون بێت و ئیمتحانەکەش بەعام زۆر ئاسانە. ئەنی باوەڕکە ئەگەر 2 ساعت 3 ساعت خوێنیتت ئەنی درەجەی تەواو لێ دێنی. هەنگاوێکی زۆر مهمە هەم لە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر هیچیش نەزانی، یعنی ئەگەر بۆ نمونە خەڵاتیش لە بۆ دەرنەچی، بۆ نمونە هەموو حەدیسەکانیش لەبەر نەکەی، هەر ئەگەر بەس کتابەکەی وەرگری بەس زارێک بخوێنەوە لەبەریشان نەکەی، هەر مهمە هەموو خۆشەویستی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بە تایبەتی لۆ گەنجانمان لۆ کچان و لۆ کوڕانمان زۆر مهمە، هەم هاندانە هەم حەدیسەکان کورت و پوختە، هەم ئاشنابوونەوەی جارش کە بە وتە و قسە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستخۆشان لێکەین. ڕاستە ئەوە لە نیوەی هەموو شتەکە، یعنی ئەوەی کە لەبەرشمان کردیا یعنی دەبی بەجێ بگەینین و فەرمایشتەکەش یعنی کە لەبەرمان کردی یعنی دەبی کاری پێ بکەین، هەر ئەوەنێ کە لەبەر بکەین و لە بۆ ئیمتحانەکەی هاتوون بۆ ئەوەی ڕەزابوونی خوا بەدەست بێنن. بەڕێوەبەری پرۆژەی ڕۆشنایی فەرموودە دەڵێت بەشداریکردنی ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتی بەڵگەیە لەسەر خواپەرستی و پێغەمبەردۆستی ئەو خەڵکە و جێگەی خۆشحاڵیە کە زیاتر لە 8,000 کەس لە شاری هەولێر بەشداری لە پرۆژەکە کرد. پرۆسەی تاقیکردنەوە بوو لە 63 فەرمودەکەی پرۆژەی ڕۆشنایی فەرموودە. ئەوەی ڕاستی بێ وەڵامی خەڵک هاتنی خەڵک بەدەمەوە هاتنی خەڵک بۆ ئەو پرۆژەیە زیاتر بوو لەوەی کە ئەمە چاوەڕوانمان دەکرد. ئەوەش بەڵگەی لەسەر خواپەرستی ئەو خەڵکە و پێغەمبەردۆستی ئەو خەڵکە صلی الله علیه وسلم. بۆیە زۆر خۆشحاڵی بوو بەڕاستی. پرۆژەی ڕۆشنایی فەرموودە سەرەتا تەنیا بۆ شاری هەولێر ڕاگەیەندرا، بەڵام بەهۆی زۆری خواستی هاوڵاتیان و بەدەمەوە هاتنیان بۆ پرۆژەکە لە نزیک بەسی شوێنی هەرێمی کوردستان تاقیکردنەوەکە بەڕێوە چوو. ئامانجیش لە پرۆژەکە بە کەلتورکردنی خۆشەویستی پێغەمبەر و شارەزابوونە لە فەرمایشتەکانی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.